ئەم ژنە کە دانیشتووی گوندێکی نزیک شاری مووسڵ بووە و بەهۆی پێکدادانی نێوان داعش و هێزە عێراقیەکانەوە لە گوندەکەی هەڵاتووە و ویستویەتی خۆی بگەێنێتە هەرێمی کوردستان، بەڵام لە ڕێگە و بەهۆی چڕی بۆردومانی دەبابە و فڕۆکەوە مێردەکەی و دوو کوڕی کوژراون و ئێستا لە دۆخێکی دەرونی خراپدایە. هجموا علينا الدواعش. داعشەکان هێڕشیان لەسەرکردین، هێڕشیان کردە سەر ئەو شوێنەی لەشکری لێبوو. لەشکر جلوبەرگی شینی پۆشی بوو، داعشیش بە هەمان شێوە جلوبەرگی شینیان لەبەر کرده بوو. ئێمە خێزانەکان بەرەو دەرەوەی ناوچەکە ڕامان کرد بۆی شەڕ و پێکدادانی نێوان لەشکر و داعش کە لە یەکمان جیانەیە کردنەوە، هەردووکیان جلی شینیان پۆشی بوو. هەموو شتومەکمان جێهێشت و بەرەو دەرەوەی شوێنەکە هەڵاتین. بەشێک لە خەڵقەکە ماشێنی پێبوو، بەشێکی تری ماشێنی پێ نەبوو، بەڵام ئێمە سواری ماشێنی گەڵابە بووین و مەڕ و ماڵاتەکانیش لە پشت خۆمانەوە لەسەر شەقامەکان دوای خۆمانمان خستە بوو. ماشێنەکە بەلایەنکەمەوە چەند ژن و مناڵی تیا بوو، پیاوی تێدا نەبوو. دایکی ئیدریس کە کچێک و دوو کوڕی لەگەڵدایە و ئێستا لە ژوورێکی 6 مەتریدایە لە یەکێک لە کامپەکانی هەرێمی کوردستان و لە دۆخێکی دەرونی و مرۆیی خراپدایە بە شێوەیەک بە ئەستەم لە ژوورە بچووکەکەی دەردەچێت و بەدەم قوڵپی گریانەوە باسی ئەو ساتانە دەکات کە ئەندامانی خێزانەکەی لەدەست داوە. هذول قسم من أهل الجرية ظلوا يعني واقفين. بەشێکی خەڵکی شوێنەکە کە مابوونەوە فڕۆکەکانی لەشکری خەرب و بردمانی یەکردن، بەڵام لەشکریان ئاگادار کردەوە کە دانیشتوانی ناوچەکەن و نەکداعشین. ئێمە بە ماشێنەکە ناوچەکەمان جێهێشت، هەمومان بەڕووی ئەڵقاعیدە ڕامانە کرد، لە پڕێکدا تۆپێکی زرێپۆشیان تێگرتین. هەڵسامەوە چۆن بە پارچە پارچەی دەستەی خەڵک کەوت لە دەور و بەرم، بەڵام خۆم و مناڵەکانم سەلامەت بووین لە گەڵابەکەدا. بەڵام ئەم جارە فڕۆکەمان بۆ هات، بە مناڵەکانم و دڕا بکەن خۆتان هەڵدەن لە ماشێنەکە دوورکەونەوە. ئیتر مناڵەکانم هەڵایە خوارەوە لە ماشێنەکە. باش بوو بەس کچەکەم لە ناو ماشێنەکە بە سەلامەتی مابووە. کچەکە منداڵەکانی تری دەوروبەری هەموو پارچە پارچە بوون. ئیتر کە گەڕام بۆ کوڕەکەم لە پڕێکا بینیم کەوتە ناو باوەشمەوە، دەموچایی پێوە نەمابوو، مێشکی کەوتە کۆشمەوە. لە نێو کامپەکانی هەرێمی کوردستان و کەرکووکدا دەیان خێزان هەن کە بەهۆی لە دەستدانی کەسوکاریانەوە لە ڕووی دەرونیەوە ڕووخاون و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش لە نمونەی ڕێکخراوی هارتلاند کار بۆ هێورکردنەوەیان دەکەن لە ڕووی دەرونیەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.